لێرەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو ئافرەتانی دنیا هەموو جیهان بە تایبەت ئافرەتانی کوردستان پیرۆزبای ئەم ڕۆژە جوانیان لێ یەکەم بەڵام ئەمەوێت یانی لێرەوە پێیان بڵم کە تەنها ئەم ڕۆژە ڕۆژی ئێمە نییە هەموو ڕۆژێک ڕۆژی ئافرەتانە بەڵام ئەم ڕۆژە چۆنەڵی بۆتە سمبولێک بۆ ئێمە بەسی وادارم چ لەمڕۆ بێت چ لە ڕۆژەکانی تر بێت هەموو ئافرەتێک ینی بەردەوام بن لە بەدەستێنانی خەونەکانیان هیچ شتێک نەبێتە بەربەست بۆیان چکە بەڕاستی وەک خۆمان نەزانین لە دنیا بەگشتی بەڵام لە کوردستان بە تایبەتی بربەست و بربەستێکی زۆر لە ڕێگەی ئافرەتە بۆ بەدیێنانی خەونەکانیان بۆیە هیوادارم لێرەوە بە هەموو ئافرەتان ئەڵێم خۆتان بن هەمیشە هەوڵمێن هەرگیز پشت بە هیچ مرۆڤێکی ئەم دنیاە ببەستن با هیچ کەسێک نەبێتە پلیکانی سەرکەوتنەکانتان خۆتان بن و ئەمێ لێرەوە بە تایبەتی پیرۆزبایی لە دایکم بکەم ئەو ئافرەتی کە فێری کردم خۆم بم کە فێری کردم لە هەوڵدان بەردەوام بم کە فێری کردم هیچ شتێک لەم دنیاە کەس بێبەربەز نییە فێری کردم کە زاڵ بم بەسەر بربەستەکانە ترسم نەبێت بەڕاستیانی ئەو ترسەی کە زۆرێک لە ئافرەتەکان هەیەە بەرامبەر هەنێک سنووری بێمانە لە کۆمەڵگایە شکاندنی سنوور بەمانە ئەوە نایەت تۆ سنوورە جوانەکان پشکێنیت هەنێک بربەست هەن لە ژیانە تۆ ئەگەر یاخی نەبیلیان ئەگەر نەیشکێنیت نابیتە یارمەتی دەر بۆ جیلی دوای خۆت تا هەنێک گۆڕانکاری بکەی گۆڕانکاری جوان هەڵبەت نەک هەموو جۆرە گۆڕانکاریەک جلی کوردی ینی من شەڕواڵەتەکان بەگشتی بەڕاوی من گرنگ نییە ئەکرێت ئافرەتێک لەم ڕۆژەیە جلی کوردی لەبەر بێ بەڵام لە ناخەوە تێک شکێنرابێ لە ناخەوە ڕووخابێ هیچ هێزێکی هیچ بوێریەکی چێزێکی بەدەستێنانی خەونەکانی نەبێت بۆیە بەڕای من ئەتوانی بە جلێکی سادەوە بەدڵێکی زۆر بەهێزەوە بەورەیەکی بەرزەوە ئەم ڕۆژە بکەیتە دەستپێکی بەدەستێنانی خەونەکانت نەگەوەی تەنها ئافرەت لە پێناسی ئەوەیە ینی پێناسی ئافرەت لەوەیە کۆبکەیتەوە خۆڕازانەوە و خۆجوانکردن و دەرخستنی ڕووکەشی خۆت بێ هیچ گرنگ نییە بەڕای من ئەو شتانە. ژەمپێ ڕۆژێکی زۆر جوانە چونکە ینی هەموو شتێک هەیە ینی لە دنیا کە یادی بکرێتەوە یادیکردنەوەی ڕۆژی ئافرەتانی شتێکی پیرۆزە ینی خۆشیشە ڕۆژێکی چکە ئێمە ئافرەتین لە وڵاتێک دەژین کە ئێمەش دەبێ مافمان هەبێ یانی ڕۆژێکمان بۆ یاد بکرێتەوە. فاتمەگیان سەیرەکەین ڕۆژی جیهانی ژنان ڕۆژێکە کە بە ڕەنجی ژن دروست بۆ پێویستە تا چەندێک ژنان ڕەنج بدەن کار بکەن بۆ بەدەستێنانی مافەکانیان و پێداویستەکان. وڵا دەبێت زۆر ڕەنج بدەن تاکو بە شتەکانیان بگەن وڵا بە هەردووچی جلی کوردی شتێکە کە ئێمە کوردین دەبێت جلی کوردی ینی جلکی پۆشتەی خۆمان بپۆشین ئەم یادەیە تا دنیاماوە هەر بێت یعنی بمینێتن چکە مافێکی ژنانە هەموو یادێکی هەموو شتێک هەیە لە دنیا کە یادی بکرێتەوە ئەم یادەش ببێت. دەستخۆشی خۆم لە هەموو خانمانی کوردستانەکەم ئەو کەسانی کە بەناو بە هەموو کردارێک ئافرەتن ئافرەت هەر لەم کۆمەڵگایی ئێمە بۆ دێتە یعنی بۆ دێتە دنیاوە بڵێن ئەبێ ئەمە قوربانی بات یاخود باج بات یاخود بڵێن چۆن دروست یعنی وا لە ئافرەت کراوە بڵێ ئەمە قوربانیە نەوان نییە ئافرەت ئەبێ هەوڵ بە ئەو شتەی ئامانجێتی هەوڵی بۆ بە ماڵێ ئەو ڕێگرە تۆ هەوڵی بۆ بەخوا ژێرمەتیتەیە وڵی خۆشرد ئەوە نییە ینی ئەو ڕۆژە بڵین تایبەتە بە ئافرەت چۆن بڵین هەربێ ئەو ڕۆژە گرنگی بدرێ بە ئافرەت دایمە پێویستی بە خۆشەویستە پێویستی بە ڕێزە ژن و پیا و هیچ فەرقی نییە بۆ ئیشکردن ئافرەتی شەتوانی ئیشکا بەڵام لە کۆمەڵگەیەمە کە ئافرەتێک ئیشەکات ئەڵێنەوە بزانە ماڵەوەی وایە یان خودوایە یان بە نوعێکی تر باسیەکەن بە غەڵەت باسیەکەن بە غەڵەت بیت لەو کەساکەنەوە بەڵام هیچ فەرقێکی نییە بەلای منەوە ئافرەت و پیا و یەک شتە بەلای منەوە. 8 مارس ئەبێ هەموو ئافرەتێک جەخت لەسەر ئەوە بکاتەوە کە بەردەوام بێت لە هەوڵ و ماندووبوون و ئەو شتانی کە بۆی تی ئەکۆشێت یعنی بەردەوام بێت نەوەستێ. ڕۆژی جیهانی ئافرەتان یاخود 8 مارس ڕۆژێک نییە تایبەت بێ بە جلی کوردی ڕۆژێکە تایبەت بە ئافرەتان بۆ ئەوەی کە نەک هەر ئەو ڕۆژەش هەموو ڕۆژێک تایبەتە بە ئافرەت بۆ دەرخستنی توانەکانی خۆی بۆ ئەوەی کە زیاتر دەری ببڕێت کە سەرکەوتووە لە چ بوارەکە چونکە ئافرەت بۆ ڕۆژێک نییە ئافرەت بۆ هەمیشە ئافرەت خاوەنی وڵاتە خاوەنی گەلە خاوەنی ڕێزە پێویستەکە ڕێزی لێ بگیرێت بۆ ئەوە نییە کە ڕۆژێک بێت و
دەستێک جلی کوردی جوان لەبەرکات و تەواو نا ئافرەت دەبێت وەکو چۆن لەو ڕۆژەیە ڕێزی لە ئەگیرێت و هەموو ڕۆژێک پیرۆزبایی لە ئەکرێت ڕۆژەکانی تریش بە هەمان شێوە هەموو کەس پێویستە لەسەر پێی خۆی بۆستێت چۆن پیا و ئەتوانێت بێتە دەرەوە بە ئازادی بڕوات و ئیشی خۆی بکات ئافرەتیش بە هەمان شێوە ئەتوانێت هەمان شت بکات و دوای ئەوەش بڕوان ناکەم هیچ فەرقێکی وا هەبێت لە نێوان ئافرەت و پیاوانە کە ئافرەت بتوانێت پیا و بتوانێت کارێک بکات و ئافرەت نەتوانە بیکات و پێویستەکە هەموو تاکێکی ئافرەت بە تایبەتی چونکە پیا زۆر سیقەی بەخۆیەتی هەموو تاکێکی ئافرەت بە تایبەتی سیقەی بەخۆی هەبێت لەو کاری کە ئیکات و لەو شێوازە ژیانی کە تایە ئەژی